هەر سەبارەت بە بارودۆخی سیاسی عراق بەڕێز ئەشواق جاف پەرلەمانتاری پێشووی عراق لە سلێمانی و لەگەڵماندا. بەڕێز ئەشواق جاف، ئەم کاتتان باش. لە نێو کاندیدانی پۆستی سەرۆکوەزیرانی عراق ئەوانەی کە چوارچێوی هەمانگی کاندیدی کردبوو، یەکێکیان قاسم عەرەجی بوو. قاسم عەرەجی کەسایەتێکی ناسراوە لە عراق و لە ئاستی نێودەوڵەتی بۆ پێی پێشتر وەزیری ناوخۆ بە دواتر ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عراق بۆ لە ساڵی 2021، بەڵام دواتر ئەوتی من داوا لێبوردنەکەمەوە کشێمەوە. ئەم کشانەوەی ئەو لە چیوە سەرچاوی گرتەوە؟ بەڵێ زۆر سوپاس لەو جەنابەت لە بینەرانی خۆشەویست. پێم وایە لەوە هاتووە کە خوێندنەوەیەکی واقعی هەیە بۆ واقعی سیاسی عێراقی لەم قۆناغە بە حکمی ئەوەی کە وەکو ئەوەی ئێمە پێشتر وتومانە حکومەتێک بەبێ سەدر تشکیلکردنی زۆر قورس دەبێت و ئەگەریش تشکیلش بوو تەمەنی کورت دەبێت بە حکمی ئەوەی کە سەدری تێدانیە، بە حکمی ئەوەی کە سەدر وەکو هەمومان ئەزانن کۆنتڕۆڵی شەقامی عێراقی بەدەسە. پێم وایە لەوە هاتووە کە خوێندنەوەیەکی واقعی کرد بۆ واقعی ئستەی عێراق، بۆیە سەحب بوو لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران. بەڵێ بە بۆچوونی ئێوە پرۆسی سیاسی عراق بەرەوکوێ هەنگاوەنە، پێتان وایە ڕووداوگەلێ بێنە پێشەوە کە چاوەڕوانەکراو بوو بن؟ بەڵێ ئێمە پشتر وچوومانە و دووبارەش دەکەینەوە حکومەت بەبێ سەدر تشکیلکردنی دووبار دەڵێن قورسە و ئەگەرش ئیتاری تەنسیقی سوور بوو لەسەر تشکیلکردنی ئەم حکومەتە، هەرچەندش ئێمە ئەماژەمان پێکرد ئیتاری تەنسیقی سێ بەشن. بەشێک ئەوە بوو کە سەحب بوون لە بەشداریکردن لە حکومەت بە حکمی ئەوەی کە خوێندنەوەی واقعیان هەیە بۆ واقعی سیاسی عێراقی بەبێ سەدر. دووش بەشی دوو هەمش ئەوەی کە داوای هەڵبژاردننی پێشوەختە بە حکمی ئەوەی کە وایان وت کە شەرعیەت بۆ پرۆسی سیاسی دوای تانەدەدان لە ئەنجامدانی یعنی ئەنجامی هەڵبژاردننی ئۆکتۆبەر 2021 دوای سەحبکردنی هەندێک هێزی سیاسی کەواتە علامەت استفهام لەسەر شەرعیەتی سیاسی، بۆیە داوای هەڵبژاردننی پێشوەختەیان کرد. بەڵام لایەنی سێهەمیان بەشی سێهەم لە ئیتار تەنسیقی ئەوەی کە ئیسراری دەکرد لەسەر تشکیلکردنی حکومەت و هەروەهاش ئەو لایەنە کە ڕۆژانە پلانی حکومەتی داهاتوو دژی سەدر و پێگەی سەدر لە پرۆسی سیاسی لێدوانیان دەدا، ئەوەی کرد کە ئەو پێش بینیانەکە ئێمە هەمان بوو کە دوو سینیاریۆ بۆ قۆناغی داهاتویان ئەوە تا حکومەت تشکیل دەکرێت بە تەمەنێکی کورت دواتر هەڵبژاردننی پێشوەختە، یان ئەوە تا بەڕاستی حکومەتی ئیستە بەردەوام دەبێت بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پێشوەختەکەواتە ئەم جۆری لێدوانانە ئەو هەموو پلانانە کە دانراوە بۆ لاوازکردنی پێگەی سەدر لە قۆناغی داهاتوو وای کرد کە تەنها چانسی یەک لەو سیناریۆانە بمێنێت ئەوەیە کە ئەم حکومەتە بەردەوام ببێت بەبێ ئەوەی کە یاساکەی هەڵبژاردن هەموار بکرێت بۆ ئەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە. بەڵام لەم دوو سەعاتە پێشنیارێک نافەرمی دووبار دەڵێن پێشنیارێکی نافەرمی هەرچەندش علامەت استفهامیشی لەسەرە کە دەتوانن دانیشتنی پەرلەمان لە هەر پارێزگایەک ئەنجام بدەن بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و هەروەها سەرۆکی ئەنجومەنی وەزیران. بەڵام تشکیلکردنی حکومەت گرنگی ئەو تۆی نییە وەکو ئەوەی بەردەوام بوونی حکومەتە، چونکە دووبارە دەڵێنەوە ئەگەر پەنایان برد بۆ ئەم سیناریۆ هەرچەند شلاوازە و ئەو کاتە بەڕاستی بەڕای شخصی خۆمە ئەمە سەر ناگرێت، چونکە ئەو کاتە علامەت استفهام دادنرێت لەسەر ئیتاری تەنسیقی و بەهێزی ئەم هەیکەلەیان ئەو کەیانە سیاسیە بە حکمی ئەوەی ئەو کاتە متمانەی شەقام پێیان لاواز دەبێت بە ئەو حکمی ئەوەی کە پەنا دەبن بۆ شوێنێکی تر بۆ ئەنجامدانی دانیشتنی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران. پێم وان نییە پەنا ببەرن، بەڵام طرحێک و بەنافەرمی طرح کراوە.
دووبارە دەڵێمەوە تەشکیلکردنی حکومت بەو سیناریۆیە ئەوەندە گرنگ نییە بەقی بەردەوامبوونی حکومەتە بە تەئکیدش تەمەنی ئەو حکومەتەش کورد دەبێت بە حکمی ئەوەی کە وەکو تەحەدایەک بۆ لایەنگرانی سەدر کە قبوڵیان نییە ئەم حکومەتە تەشکیل بکرێت بەبێ سەدر. خاڵێکی تریش کە زۆر گرنگە وا بڵاو بۆتەوە کە ئەنه ئەم خەڵکە دەرچووە دژی کاندید بوونی کاندیدی ئیطاری تەنسیقی. من پێم وایە کە ئەم یعنی خۆپیشاندانە دژ هەر کاندیدێکی داهاتوش ئەبێت ئللا ئەگەر موافقەی سەدری لەسەر ببێت ئەگینا ئەو خۆپیشاندانە بەردەوام دەبێت. بەڵام خاڵە ترسیناکە ئەوەیە کە زمانی زبر دوای ئەم خۆپیشاندانە دەیبینین لەم لەو ئەملا مقابلی لایەنگرانی سەدر ئەوەیە کە تۆمەتباریان دەکەن کە ئەوان نێنراتی هەموو گەلی عێراق ناکەن بۆیە بۆیان نییە ڕێگر بن بەرامبەر تەشکیلکردنی پێتان وانە بەش هۆکارێکی تری بەشێکی زۆری هۆکاری ماڵبژە ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ دیاریکردنی محەممەد شیع سوودانیە بۆ پۆستی سەرۆکوەزیران کە کاندید کراوە بۆ پێی کە لە نێو چوارچەوەی هەمانجی محەممەد شیع سوودانی کاندیدی مالکی بووە و بە سێبەری مالکیش ئەژمار دەکرێت و لە ماوەی ڕابردووشدا بڵاوبوونەوەی دەنگەکانی مالکی گرژێکی زۆری خستە نێوان مالکی و سەدرەوە. من ئەوە طبعا ئەوەی کە بڵاو بووەتەوە بەڵام بە حکمی ئەوەی کە دراستێکی ورد ئەگەر دراستێکی وردت هەبێت بۆ واقعی سیاسی عێراقی بۆ ئەو سیناریۆانە من بە بۆچوونی شخصی خۆم دژی شخصی محەممەد شیع نییە بەڕاستی بە حکمی ئەوەی کە ئەگەر حکومت تەشکیل بوو وەکو ئاماژەم پێکرد کار لەسەر لاوازکردنی پێگەی سەدر دەکرێت لە ناو دام و دەستگاکانی حکومت لەوانەیەش ئەو سیناریۆیە کە پێشتر دژی سەرای سەلام کرا لەوانەیە دووبارە ببێتەوە ئەمەش بە شێوەیەکی شاراوە نەبوو ئەگەر ملاحەزەی لێدوانی هەندێک لە ئەوانەی کە لەسەر ئیطاری تەنسیقی حیساب دەکرێن بە ئاشکرا لێدوانیان دەدا بۆیە ئەمەش وەکو ئاماژەم پێکرد ئەم جۆر زمانە زبرە وای کرد کە یەکێک لەو دوو سیناریۆانەی داهاتووی عێراق چانسەکی لاوازی ئەبێت ئەوەی کە ئاماژەمان پێکرد کە حکومەت تەشکیل دەبێت بەڵام تەمەنێکی کورتی ئەبێت و هەڵبژاردننی پێشوەخت و چانسی زیاتر دەبێت بۆ سیناریۆی دووهەم کە حکومەت ئەم حکومەتە بەردەوام ئەبێت تا ئامادەکاری هەڵبژاردننی پێشوەختە بە حکمی ئەوەی کە وەکو باسی لێ دەکرێت کە ئەم حکومەتە لای سەدر مەقبولە بە پێوتەی یعنی چاودێری سیاسی نەکو لەسەر زمانی تیارە سەدری خودی خۆیان بەڵکو چاودێرانی سیاسی و هەروەهاش لە ترسی شەقام ئەوانەی کە لایەنگری سەدر لەوانەیە چانسی ئەم سینەرۆیە بەهێزتر دەبێت هەرچەنش طبعا ئیطار تەنسیقی بە ئاسانی تەسلیم نابێت بەڵام لەوانەیە دوای گرژێک و ئەڵۆزیەک طبعا هەرچەنش ئەمە طبعا تەسیرێکی سلبی دەبێت لەسەر شەرعیەتی پرۆسی سیاسی عێراقی لەوانەیە ئەم سیناریۆیە جێبەجێ دەکرێت. بەڵێ لە دوای کۆبوونەوەی سەرۆک بارزانی لەگەڵ بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێدەنگیەک چ لای پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانی شەیە لەسەر قسەکردن لەسەر کاندیدی سەرۆک کۆمار و دەنگۆیەکەیە دەوترێت کە ڕێکەوتن کراوە لەسەر کاندیدێکی هاوبەش بەڵام ئاشکرای ناکەن تا ڕۆژی کۆبوونەوەی پەرلەمان. هیچ زانیارێکەیە؟ طبعا وەکو جەناب دەزانن و هەموو شەقامی کوردستانی کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان جەخت لەسەر ئەوە دەکەین کە هەر کاندیدێک بێت کە هەردوو لارێکەون لەسەر هەر خەیارێک دەبێت ئەم کەسەکە کاندید دەکرێت بۆ ئەم پۆستە ببێتە کاندیدی ماڵی کوردیە یعنی نوێنەراتی هەموو کوردستان بکات بۆیە گفتوگۆکان بەردەوامە و بە تەئکید هەر خەیارێک یعنی اختیار ئەکرێت یان ڕێکەکەون لەسەری هەردووکی لە کۆبوونەوەی داهاتوو هەردوو مەکتەبی سیاسی ئەعلان دەکرێت
بۆ شەقامی کوردستانی و عێراقی بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان جەخت لەسەرەوە دەکەین و هەوڵی جددیمان داوە بۆ ئەوەی کاندیدی سەرۆکی کۆمار نێنەڕاتی ماڵی کوردی بکات. بەڵێ بەڕێز ئەشواق جاف پەرلەمانتاری پێشووی عێراق لە سلێمانی و لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان.